عزیزان سڵاوتان لێبێ و شەوتان باش. خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی شەوانی ڕەمەزان لەگەڵتان دەبم. بەرنامەی ئەمشەومان تایبەت دەبێت بە لایەنە تەندروستیەکانی ڕۆژوان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. هیواخوازم بینەرمان بن. بۆ بەرنامەی ئەمشەویشمان میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەقیل عابد عەلیمان کردووە کە بەڕێزیان پاسپۆری نەشتەرگەری گشتی. هیواخوازین بەرنامەی ئەمشەومان جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. دکتۆر زۆر بەخێر بیت. دکتۆر دەمەوێت شقینە سەر نەخۆشیەکانی ئەو کەسانی کە بە ڕۆژوو دەبن. ئایا ئەوانی کە زامی گەدەیان هەیە یاخۆت قورحەیان هەیە دەتوانن بە ڕۆژوو ببن؟ لە ڕاستیە قورحەی مەعیدەیان وا بڵێن برین یا زامی مەعیدە و لەگەڵیش ئەتوانین بڵێن دەڵانزەگرێت چکە پێکەوەن زۆرجار ئەمانە دوو جۆری هەیە. هەمانە کتوپڕە یعنی و هەشمانە جۆریکیان درێژخایەنە مزمن. ئەمانە بەپی جۆرەکانیان جیاوازە ڕۆژوان بتوانێت ڕۆژوو بگرێ یان نا. ئەوەی کە کتوپڕە ئەتوانێت چارەسەری بۆ بکەیت و چاک بێتەوە و ڕۆژوو خۆی بگرێ ئاسایی. بەڵام ئەوانی کە مزمنن باشتر وایە کە سەردانی پزیشکی خۆیان بکەن و ڕێنماییان بکەن ئایا ئەتوانن یان نا بەپی جۆری ئەو قورحەی کە هەیەی. عەل لەکسەرەوانی کە مزمنن علاجیان هەیە. ئەم علاجش چۆن لە ڕەمەزانە ڕێکخرێ ئەتوانن بە ڕۆژوو بن یان نا. هەیان بێ جۆرە ناتوان بە ڕۆژوو بن. جۆری قورحەکەی یا باڵی زامەکەی جۆرێکە کە نابێت ڕۆژوو بێت چونکە علاجەکەی زۆرە ژەمەکانیشی زۆرن چۆن ئەم ژەمانە دابەشەکرێت. بۆیە ئەبێت لەو کاتەیە ئەو کەسی کە ئەوێت ئەو بڕیارە بات سەردانی پزیشکی خۆی تایبێت بە خۆی بکات ڕێنمایی بکات ئایا بە ڕۆژوو بێ یان نا، دەرمانەکانی ژەمەکانی بگۆڕێیان نا، زیاییکە یان کەمیکە و بە شێوازێ و ئەو خواردنانی چیە ئەگەر هاتوو بێ بە ڕۆژوو بێت. بەڵێ دکتۆر ئەو کەسانی کە لەو جۆرە نەخۆشییان هەیە و دەیانەوێت هەر بە ڕۆژوو بن یعنی جێ بۆ نایەن کە زیان لە تەندروستیانە دەبێت خواردنێ بخۆن لە کاتی بەربانگ و پاشەوە بۆ ئەوەی کەوایان لێ نەکات تووشی زیان ببن. لە ڕاستیە هەموو کەسێک نەگەرەوانی کە نەخۆشن لە بەربانگ باشتر وایە تۆ بە درێژایی 12 ساعت زیاتر کە بە ڕۆژووی تەڕیخۆڵەکان و هەموو کۆندامی هەر وشک بۆتەوە باشتر وایە یەکەم شت بە ئاو دەست پێ بکەیت. دوای ئەوە بە شلەمەنیەکان بۆ نمونە شۆربە سوپ ئەم شتانە شەربەت و دوای ئەوە خواردنێکی ئاسایی اینجا بۆ خواردنەکانی تر بڕۆی و باشتر وایە دانەنیشی لەسەر ژەمێک حەقی هەموو ژەمەکانی کە بکەیتەوە. ئەمە زۆر خراپە. زۆرە بینین لە ڕەمەزانان و سەردانی فریاک ئەوانی ئەو نەخۆشانی کە سەردانی نەخۆشخانی فریاکەوتنەکەن زۆربەی هەر زۆریان تووشی تەسەم بە خواردن نەبن یان ئازارێکی زۆر کە معدەیان هەرچی ناکات دەڕشانەوە زۆر جار بە سکچوون پاشێوان دێن بۆ لامان. ئەو کارەکەی ئەوەی دانیشێت خواردنێکی زۆر و بە پەلە ئەخوات نا هەر سکرێت و ئەش بێتە جۆرێک لە تەسەم و ماڵژێرایی بوون. بۆیە باشتر وایە چۆن بڵین هەموو جار ئەڵێن کەمخۆری دایم خۆر درێژایی ئێوارەکە ڕۆژێشکێنێت تا پاشەوان بتوانێت دەر بخوات کەم و زوو خۆی کە کۆندامیاتی تووشی هیلاکبوون نەبێت و بتوانێت خواردنەکان هەرسکە. ڕاستە. دکتۆر هیچ حاڵەتێکی لەو جۆرە لە مانگی ڕەمەزاندا توشتان بووە کە سەردانی نەخۆشخانەیان کردبێت بۆ حاڵەتی کە دەیان برینار بوو بیا خۆت تووشی ڕێخۆڵە گیران بوو بن کە پێما بە هەر ڕێخۆڵە کوێرەش لە هەماشتەوە تۆ ڕێخۆڵیان ئەگیرێ ئەم حاڵەتە دروست ئەبێت؟ لە ڕاستیە بەڕێخۆڵە گیران نایەن. ئەمانی کە قورحەی مەعیدە دوانزەگریان زۆر جار ڕەمەزانان بە حکمی کە بە درێژایی ڕۆژ وشک بۆتەوە چنە خوارد و ترشەڵۆکی گەدیا دوانزەگری دەرێ بگرە بێتە هۆی کونبوونی تەقینی ئەو قورحەیە لە گەدەیان دوانزەگرێ و بە تەقینێت و وەڕژێتە ناو هەناوی ئەفرازاتەکانی مەعیدە و دوانزەگری بە حاڵەتێکی کتوپڕی ئیمەرجنسیەت ئەوە بێت زۆر بە پەلە فریا بکەی و چارەسەری بۆ بکەیت. یا زۆر جار ئەگەر قورحەکە لە دیواری دواوەی لە دوانزەگرێ و پێ ئەچێت بێتە هۆی داخوران و لە هەمان کاتا کۆنکردنی وەریکی خوێنیش کە ئەمە زۆر جار بە نەزیفی مەعیدە و دوانزەگرێ باسەکرێن لە شانەوەی فڕایەتەوە دەریان بچایی. ئەمەش هەر لەمان کاتە حاڵەتێکی کتوپڕە و ئیمەرجنسیە بێت چارەسەر کرێن. ئەوانە پێویستیان بە نەشتەرگەری ئەبێت یاخود بە عیلاج چارەسەرەکرێن. زۆر جار ئەوەی کە
قورحەکان یان زامەکان دیواری پێشەوەی گەد و دوانزەگرێت کە کوونەوێ ڕژێتە ناو هەناو ئەمانە بە نشتەرگەری چارەسەرەکرێن ئەوانەی کە بۆ دیواری دواوەیەوە بێتە هۆی کونبوونی باڵندەمبۆریی خوێن لەگەڵ خۆیان زۆر جار هەوڵە درێ بە ناوزۆر لە ڕێگەی دەمەوە علاج بکرێ بە شێوازی کلیپ لێدان یا کەویکردن یان گرتن و بەستن و گرێدان ئەگەر ئەمە سەریگرت باشە نەبوو ناچاری لەویش بکەیتەوە بە نەشتەرگەری فتانڵەتم. دکتۆر باسی تشەڵۆکەکانت کرد هەندێک لەوانەی کە بە ڕۆژوو ئەبن کاتێکتا کە بە ڕۆژوون وایان لێ دێت ئەو تشەڵۆکە دێتەوە ناودەمیان هۆکاری ئەمە چییە و چۆن چارەسەر ئەکرێت؟ لە ڕاستیە ترشەڵۆک کە زۆر جار لە ناو خەڵکیشە بەوە پێناسەکرێت ئەڵێ دڵەکە زەمەیە ئەمە گەڕانەوەی ئەو ترشەڵۆکانی معدەیە بۆ ناو سوورنچێک لە ئەنجامی شلی دەمی معدە و سوورنچێک دەماوانەیەک هەیە لە بینی سوورنچک و معدە کە بەیەکگەێنە زۆر جاش لە خەڵکدا ئەمە بێتەوە ئەوەی کە ترشەڵۆکی ناو معدەی بگەڕێتەوە ناو سوورنچک و بە حکمی کە ترشەڵۆکەکە جیاوازە با بڵین پێچی ئەو گەدە لەگەڵ سوورنچکە ئەبێتە هۆی ستانەوەی سوورنچک زۆر جار زام و قڕحشی بۆ دروستەکە سوورنچەکە ڕۆک چۆن لە معدە دوانزەگریا هەیە ئەمە جوواکە نەخۆشەکە بەو پێناسی کا بڵێت دڵەکە زەم هەیە یان ئازارێکمە یا قورسێکمە لە دیواری سنگم و زۆر جار ئەگەڕێتەوە بۆ ناودەمیش وەکو تاڵاوێک تعبیرەکە یان ترشەڵۆکی یان تامێکی ناخۆش ئەمانەش پێویستیان بە چارەسەر هەیە زۆر جار کە ئەوەیە ئەبێ ئەو خواردنانە بخۆن وەکو سەوز و میوە و زۆر جار هەتا گۆشت باشە بۆ حاڵەتە و دەماوانەیە ئەگرێت بەڵام ئەو خواردنانی کە مادی کافاینی تێیە وەکو چکلێت و قاو و کاکاو نسکافۆمانە باش نین یان خواردنی ئاوێکی زۆر ئەمەش ئەو کاتە معدە ئەوە نەئەکشێ وەکو مەشکلێت کە زۆریش کشا و شڵەکە ئەگەڕێتەوە لە هەمان کاتە ترشەڵۆک دروستەکە. خواردنە تون و ترشەکان یانە خواردنانی سوێرن چی بەسەر کەدا هێنێ کاتێکە تۆ بەتایبەتێک لە پاشەوانە بخورێت و لەسەریشی ماوەیەک بخەویتەوە؟ زۆر ڕاستە ئەمانە کە ئەو خواردنانە بەتایبەت سوێری ترشی تیژی تونی کە بە خواردنە ئێستەکان ناوەبرن لە زانستی پزیشکی بەڕاستیە نەک زیانیانە بگرە زۆر جارەمانە هۆکارم بۆ دروستبوونی هەوی سوورنچک یان گەدە یا دوانزەگرێ و بگرە قورحەش دروستەکەن بۆیە باشتر وایە ئەمە بە دووربین لە خواردنی تیژ و ترش و تون و بۆی کە تووشی و حاڵەتە نەبین خواردنێکی ئاسایی تەبیعی و ئەگەر بێت و کاتانش بخورێن و بەسەریا بخێمە زۆر باش نییە بەڕاستی چکە خۆی هەر ئاسایی لە ژیان ڕۆژانەیە ئێمە ئامۆژگاریەکەین کەمانە بە شێوازێکی زۆر بخودرێ باش نییە تیژی وەکو بیوەرومانە تونی ئەمانە سوێریش تەنانەت ترشیش ئەمانە باش نین بۆیە شتێکی ئاسایی و پێڵێن باڵانس دایت خواردنی احتیاج. دکتۆر ئەومەکەوس ئەو کە زۆرە کەسانی کە نەخۆشیە ڕەبوویان هەیە هەناسە توندیان هەیە ئەوانە بە ڕۆژوو ئەبن هەستەکەی لە ئێواراندا بە تایبەت وایانێ دێ هەناسەیان تونگ دەبێت ئەمە زیانی بۆ سەر پابلین هەناسە و تەندروستیانە بێت؟ لە ڕاستیان ئەوانەی کە نەخۆشی ڕەبوویان هەیە ڕۆکو هەموو نەخۆشی چیکە ئەگەر بە ڕۆژوو بێت تەبان تەسیرێ بێت لەسەر نەخۆشیەکەی وەکو وتمان ئەبێ پێشوەخت پاشەوان یان شەوان علاجەکەی خۆی خوارد بێت بۆی کە بتوانێت بە درێژای ڕۆژە ئەو علاجی هەیە ینی خواردنیش ناخوا علاجەکەش ناخوا ئەمە دێتە هۆی ئەوەی کە بەگشتی بڵین فەسلەجێی جسمی تێک بدات بۆیە ئێواران ئەگەری هەیە یەکێک لەوە کارانە خواردنیکی زۆر خۆی بکەیتە ناومایدەوە وەختە کاتە سەر ناوپەنچکیش بۆ سیەکان هەناسی نەبێ وەڵێ وای بەتەکید دکتۆرێکێک لە پرسیارەکانی تری من خۆدەیە ڕاستەکە باسی ئەەکەیت بە شوازێکی زۆر ئاسان و سادە باسی یەکەین بەڵام خودە پێماوەی دوو زۆریشی هەیە ئەمە ئەگەر بە ڕۆژوو بیت چ تەئسیرێک لەسەر تەندروستی دروستەکات؟ ڕاستە هودا وەکو باس کرد دوو زۆری هەیە تەمەڵ کە هیچ ناکە جۆریشیان سام کە زۆری شەکە ئەمانە طبعاً ئەویش هەرێکیان علاجی خۆی هەیە چونکە مزمنن بەڕاستە چەکن لەو نەخۆشیانی کە درێژخایەن بۆیە چارەسەری هەیە خۆگە چارەسەرەکەی نەخۆی طبعاً جسمت بەگشتی
تەسیرەکاتە سەری چونکە هۆرمۆنیش لە هەموو جستەیە هەیە ئەم هۆرمۆنە تەسیرەکاتە سەر هەموو ئەندامەکان و سیستمەکانی لەش بۆیە باشتر وایە بە هەمان شێوەوانی کە لە ڕەمەزانان ئەو نەخۆشیانیانە سەردانی پسپۆڕەکەی خۆی بکات پێی بڵێ شێوازی عیلاجەکەی چی لێ بکە ژەمەکەی چۆن بەکاربێنێ و ئایا ئەتوانێت بە ڕۆژی بەیان نا چونکە گەربێت و دەرمانانی نەخوا بەڵێ لەوانە هۆرمۆنەکەی تێکچێت و زۆر کاریگەری هەبێت لەسەر کەسەکە. زیانەکانی غودە چییە بۆ سەرجەستەی مرۆڤ؟ لە ڕاستیە ئەوانەی کە نەخۆشی غودەیانی دوو جۆرن غودەی تەمەڵ کەیش ناکە غودەی سام کە زۆری شەکە هەردووچیان لەو نەخۆشیانە ژمارەکرێن کە لە نەخۆشی درێژخایەنەکانن باشتر وایە ئەمانە سەردانی پسپۆڕی خۆیان بکەن و ئەو عیلاجانی کە هیانە بە درێژایی ساڵی خۆن لەلایەن پسپۆڕەکەی خۆی و پێی بوتری ئایا ژەمەکان بگۆڕدرێیان نا عیلاجەکە زیادکرێکەم کرێتەوە بە پێی ڕەمەزانان هەندێک کەس دەتوانن بە ڕۆژوو بن بە پێی ڕێنمایی پزیشکەکەی خۆی یان زۆر جار نەخۆشەکە خۆی لە حاحەکە ژەمەکانی بۆ گۆڕی لە بریەوەی بە ڕۆژا بیخوا شەوان و پاشەوان بیخوا و زۆر جاریش ناتوانێت چونکە ژەمەکانی زۆرە چۆن دابەشی بکەی لەبەرەوە بێت عیلاجەکانی بەکاربێنێت چونکە گەراتەوە و عیلاجانە خوات کە بە شێوی هۆرمۆنە تەسیرێ بێت لەسەر هەموو جەستەی چونکە هیچێکە لەو نەخۆشیانی بە حکمی کە هۆرمۆنە هەموو سیستمەکان و ئەندامەکانی دەست و شەبن ئەوانی بڵین کە نیشانەی ئەوانەی کە غودەی تەمەڵیان هەیە پێچوانی ئەوانی سامە بۆ نمونە ئەگەر عیلاجەکان نەخوای تر نەخۆشەکە بێتاقەتە بێت دڵی خاو لێە خەمۆکە بێت بە پێچوانی سام کە ئەمان زیاتر دڵیان پەلەپەل لێات و زوو هەڵەچەن و تەنانەت نیشانەکان لە دەستیانە ئەمان دەستیان وشکە و پێستیان ئەسوورە بێت ئەوانی غودەی سام ئەلەرزێت و عارەقێکی زۆرەکەنەوە و نیشانی زۆرتریش. ئەم حاڵەتانە کامان پێویستیان بە نەشتەرگەری ئەبێت؟ لە ڕاستیە بەپێی دێراساتی تازە و ئەوانی کە وتراوە باس کراوە ئەستەوا لاتەوە غودە نەشتەرگەری زۆر بەکەمی بۆ بکرێت بە تایبەت غودەی تەمەڵ چکە خۆی لە ئەساسە تەمەڵ ئیش ناکە کاتێک بێ لایبەریت ئەگەر بێت و لەو حاڵەتەیە گریشی لەگەڵا دروست بوو بێ ئاوسا بێت کە زەخت خاتە سەر سورێنچکویان بۆری هەوا بە شێوازێکی کە بڵێن لە خانمانە زۆر ئەوانی لەبەر جوانکاریتیان هەیە بۆی لابێت زۆر جار لەسەر خواستی نەخۆشەکە خۆی ئەمە هیچ زیانێکی نابێت لە پاشە ڕۆژە کاتێکە تۆ بەخواستی خۆت لای ببیت و پێویست نەبێ لای بەری؟ بەڕاستیا بێت و نەخۆشە و عیلاجە بەکاربێنێت بە درێژایی ژیانی ئەوەی ئەبێت کە ئەمیش تا چەند توانێت لەگەڵ ئەو عیلاجە خۆی ڕابێنێت لە ڕاستیە وەکووتمان نەخۆشیش حەق خۆی هەیە بەڵام تەنها ئەوەشی نییە بۆ لابردنی با بڵێن تەنها خاڵک بێت ئێستا ئەڵێن ئەگەر لابرێت گرەیەکی هەبێ زەخت خات سەرەوەهانی کەوتمان کۆندامی هەناسەدان و خواردن سورێنچک یان لە ڕووی جوانکاریەوە یان لەسەر خواستی نەخۆش یان زۆر جار وەرم بێت شێرپەنجە مەجبوری ئەو کاتە لای بێت. دکتۆر ئەو کەسانی کە ژێرپەنجەیان هەیە دوور بێ لە هەموو لایەک دەبێت چی بکەن دەبێت بە ڕۆژۆ ببن؟ لە ڕاستی ئەوانی کە نەخۆشی شێرپەنجەشیانەیە بە هەمان شێوە بۆ ڕەمەزان بە حکمەوەی ئەویش عیلاجی درێژخایەنی هەیە چ بە شێوەی دەرمان بێت چ بە شێوەی کیمیایی بێت چ بە شێوەی عیلاجی تیشکی بێ ئەمانە لە ڕاستیە زەحمەتە بتوانن چونکە دەستیان مەناعەیان بەرگری لەشیان دابەزیەوە پێویستی بەوەی کە بەردەوام بژێنەوە خواردن خۆن لە هەمان کاتە سەردانی پزیشکی خۆیان بکەن عیلاجەکانیان بۆ ڕێکخرێ باشتر وایە کە ئەوانیش لایەن پسپۆڕی خۆیانەوە پێیان بوتر ئەتوانیانە بەپێی جۆری شێرپەنجەکە بەپێی شوێنی کە توش بووە زۆر جار ئەمانە شێرپەنجە کە ناوکێ ئەبرێت تستناکە بەڵام زۆر جار چارەسەری هەیە بە دەرمان بە کیمیاوی بە تیژ یان بە نەشتەرگەری. بەڵێ باش بخۆن ئەو کەسانی کە بەردی زراویان هەیە چی بکەن بۆ ئەوەی کاتێکە بە ڕۆژوە بن پێما بێ بێ ئاو زۆر بخۆن ئەو کەسانە چی بکەن بۆ ئەوەی ئەو کاتانی کە بە ڕۆژون زیانی تەندروستیان نەبێ؟ لە ڕاستیە ئەوانەی کە بەردی زراویان هەیە بە هەمان شێوە ئەویش بێت سەردانی پزیشکی خۆی بکە پێی بڵێ ئایا توانێت بە ڕۆژی بەیاننا چونکە کاتێک کە
ڕۆژوان بە ڕۆژوە بێت زەردا و ئەڕژێت لە جگەرەوە بۆ ناوتورەکەی زراوە کۆ بێتەوە لەگەڵ بەردەکانەوە ئاوسێت ئەماسێت ئەم کاتە ئەویش بە درێژای ڕۆژخواری نەخواردووە کاتێکە خواردن نەخۆن بە تایبەت ئیشی زرا و زەردا چییە بۆ هەزمکردنی خواردنی چۆریە لەو کاتەیە کە چۆریەکی زۆر ئەخۆین تورەکەی زرا و تەقەڵسەکات کرژە بێتەوە دەماوانەکە ئەکرێتەوە ئەو زەردا و ڕژە بەسەر و چۆریا و هەزمیەکە ێکەوا بوو لەو کاتانە ئازاد دروست دەکات تۆ بەردیشی تیاوە کرژبوون و خاوبوونەوە دروستەکە بۆیە باشترینشی دەوێ ڕنمایە بکەین لە خواردنی چۆر بە دوور بن ئەی ئەگەر زرایی دەرهێنابێت بە نیشتەرگەری ئەو کاتە ئەبێت چی بکات بۆەوەی کە زەرری تەندروستی لێنەدرێ ئاساییە ئەوانی کە زرایان دەرکردێ هەر لە سەرتاوە چەند هەفتەیەکی پاش نیشتەرگەری ئامۆژگاریەکەین کە خواردنی چۆری نەختێک بە دوور بێلی ئەگەر نا دوای ساڕژبوونی زامەکان و لابردنی تەقەڵەکان نەخۆش دەتوانێت وەکو هەموو کەسێکی ئاسایی بە ئارزوی خۆی هەموو جۆرە چۆری خواچکۆ کاتە تەنها تورەکەی زراوەکە نامێنێت ڕاستەوخۆ زەردا و بە جگەر دێتە خوارێ و بۆ بۆری زراوە بۆ ناو دوام بگرێ هیچ کێشەیەکی نابێت بەس ئەو کاتا بێکم خۆری دایم خۆر بە پێم وابەوە نیە لە ڕاستیە زۆر نا ئێستا دەرکەوتووە توانێت وەکو هەموو کەسێکی ئاسایی بەس بەسەرەتا ئەمەلیاتەکە وتمانە ئامۆژگاریەکەین چونکە ئیشی تورەکەی زراو چێت تەنها وەکو مەخزەنێکە زەردا و گلێاتەوە یعنی لە هەندێک گیانداری ترا بگرن نییە زۆر جار بە شێوی زگماکی لە ئینسانشا ئەبێ نەبێت یانیشە دوو دانە هەوێت تورەکەی زرا ئێوە تا بوونی ئەوە دروستەکە کە بینیت بەر دروستەکە دکتۆر کورچیلەکان ئەگەر خوانەخواست یەکیان کێشەی هەبێ یاخۆت یەکیان هەربوونی نەبێ ئەو کەسە دەتوانێت بە ڕۆژوو بێت گوچیلش بە هەمان شێوە ئەوی ژێر وکو نەخۆشەکانی کە ئەکرێت عەزی گوچیلەی هەبێت کە پێیان سەسی گوچیلە یان بەردێکی زۆری هەبێت و بەردروستکەر بێت یان بۆری خوێنەکانی نەخۆش بیان بۆری گوچیلە بۆ میزەڵان نەخۆشی هەبێت ئەمانش بە هەمان شێ پسپۆری خۆمان هەیە میژی میزەڕەوە باشتر وایە کە سەردانی بکە ڕێنمایی بکە ئایا توانیاننا چونکە وەکوتمان بە ڕۆژوان ئاو کەمەخوا بە درێژای ڕۆژ ئێمە شوێسمان بە ئاو خواردنەیە بۆی بە شێوەی لە لەشمانەوە وەکو فلتەر لە گوچیلەکان دەردرێ و گوچیلەکان بۆ مانووی خۆیان بە شێوەیەکی چۆنەڵی بژانەوەی تەڕوتوش بن باشتر وایە پزیشکی خۆی بڕیاربا لەسەری چونکە زۆر جار هەیە پێویست دەکات بە ڕۆژوو نەبێت چکە زیانی بێ بەسەر گوچیلەکانی ئازار دروستەکە ژانی بۆ دروستەکە بەڵێ دکتۆر ئەو کەسانی کە ئامادە ئەکرێن بۆ نەشتەرگەری یاخود نەشتەرگەری ئەکرێت دەبێت چی بکەن بۆەوەی کە پێشوەخت پێم وابێ دەبخۆن ئامادە بکەن وانە دەبێت چی بکەن لەو مەسافەیە بۆەوەی کە بتوانن باشەیەکی باش تەندروستی نیشتەرگەریەکان بۆ بکرێت لە ڕاستیە هەموو نەخۆشێک کە ئەمانوێت نیشتەرگەری بۆ بکەین بە چەند هەنگاوێکی خۆیان ئەڕوادە لە چێرەی وەرگرتنی نەخۆشیەکەەوە لە فەحەزکردنەوە لە موافقی عملیاتەوە و لە شوێنی عملیاتەکەی چۆن ئامادە بکرێ و هەر لە خۆشتنەوە تاوەکو یەت عملیات ئەمانە هەرێکە پێوترێت چی بکە پێش عملیات ببوورە و فەحسەکانی لەگەڵ خۆی بێنێت دەرمانەکانی بۆ ڕۆژی عملیات کەسی لەگەڵ خۆی بێنە بۆ موافقی عملیات بۆیە مەبەستە دەوەی بیبەستینەوە بە ڕەمەزان توانین هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بۆ ئێمە چونکە بەعکسەوە خۆی ئەوەی کە نیشتەرگەریەک بێ بە ڕۆژوو بێ بۆ ئێمە شتێکی باشەکە بە ڕۆژوە ئەگە خواردن ئەوە زیانی بۆ دروستەکات یا خۆت کێشە بۆ نیشتەرگەریەکە دروستەکات طبعا هەموو نیشتەرگەریەکە بێت ئەو کەسە بە ڕۆژوو بێت لانی کەم 4 ساعت بۆ 6 ساعت بۆ 8 ساعت زۆر جار 12 ساعت بێت جۆری نیشتەرگەریەکە بەس نیشتەرگەری هەیە کتوپڕە حاڵەتی تەواریە و ڕوو لە ئێوە ئاکات ئەوە خواردنێکی زۆریشی خواردووە و ڕۆژوش نەبووە دەکرێت ئەوە زیانی لێنات نەخێت چونکە لە حاڵەتی ئەمەرجنسی ئەو بۆری هەوای بۆی دایاندێک کەفێکی با بڵین میزەڵانێکی هەوای تێکرێ بۆی ئەو خواردنانی خواردوستی نەگەڕێتەوە لە سوورین چکۆ بنا بۆری هەوا حسابی ئەوەش کراوە لە کاتی ئەمەرجنسیە زۆر جار دکتۆری وێشکاری ئەو ئامادەباشی هەیە و نەخۆشی حسابی بۆ کرێ حاڵەتەکەی نەخۆشەکەی گرنگترە وەگلەوەی ئەو شتە بگەڕێتەوە ناوبۆریەوە حسابی بۆ کراوە وەکو حاڵەتێکی چۆنەڵی ڕست بنفت ڕێشویانی
زەرەر و سوودمەندێتی بۆ نەخۆشەکە. دکتۆر هیچ حاڵەتی ڕووی لە ئێوە کردووە کە بەهۆی ڕابڵین مانگی ڕەمەزانەوە کێشەی بۆ دروست بوو بێ؟ لە چ ڕوویەکەوە؟ بۆ لە ڕووی تەندروستیەوە مەبەستم ئەوەیە بۆ نمونە بۆی خواردنێکی زۆرەوە بۆی ناتەندروستی خواردنەکەیەوە کێشەی بۆ دروست بە ڕووی لێوە کردێت پێویستی بە نەشتەرگەری بوو بێ؟ هەموو جۆرێک نەخۆشی ڕۆمانتیەکە زۆر جاراتە بۆ لام غودەی هەبووە علاجەکانی غودەکەی تەواو تێک چووە لە تەمەڵ بووە مەسەرەن بۆ علاجی نەخوارد بە تەواوەتی تەمەڵ بووە یان سام بووە بە تەواوەتی هۆرمۆنەکەی تێک چووە یان گوچیلەکانی نەخۆش بۆ بە ئازارێکی زۆر هاتووە تەنانەت نەیتوانێت بۆ پێیز نیست بکات یان نەخۆشی قورحی معدەی هەبووە یا دوانزەکری بە ئازارێکی زۆر هاتووە علاجمان بەپەلە بۆ کردووە و زۆر جاریش بەڵێ ڕۆکەنە فریاکەوتن بە حاڵەتێکی ئیمەرجەنسی هەروەکو تەقینی قورحی معدە یا دوانزەگرێ یا بە شێوەی نەزیفتیان وەکو باسمان کرد و یان نەخۆشەکانی تریش بە هەمان شێوە کە علاجەکەی خۆی نەخوات هەر جۆرێک بێت هەر نەخۆشیێک بێت ئەگەری هەیە بە شێوازێکی سکاڵایەک بێتەلات یان بە شێوازێکی تر کە ئەویش ئیمەرجەنسیە ڕووبکاتە تەواوی. زۆر سپاس دەکەم دکتۆر گیان سپاس بۆی کەلەکەمان بێ ئێمە دێنە کۆتایی بەرنامەی ئەمشەومان دواتر بۆ ئامۆژگاری تۆ بۆ بینەرانی مەسیە. زۆر سپاس بۆیە بۆ بەرنامەکەتان تەنها ئەوەیە کە ئێستا لە مانگی ڕەمەزانە ئەوانەی کە هیچ نەخۆشیشان توان بە ڕۆژوو نەتوانن بەڵام ئەوانی ژەرە بێ خواردنەکانیان وا ڕێخۆن شەوان و پاشەوان چی بخۆن خواردنی سوک باشترە شەور و سوێر و تیژ و تون نەبێ و بەسەریان نەخەونەوە و ئاو بخۆنەوە زۆر ئێوارانیش بە هەمان شێوە کە ڕۆژوشکن ئاو بخۆن پێشە مشتێک اینجا شەربەت و شۆربا و دواتر بۆ خواردنەکانی تر هەوڵ بن دانەنیشن خواردنێکی زۆر و بە شێوەیەکی سەریع بیخۆن بەڵکو بتوان وەکو خۆ دوتت کەم خۆی دایان خۆرن بە درێژایەوەشەوە بۆ نەخۆشیش غێریوانی کە کەسی ئاساین ئەوەیە فەرقەکە تەنها علاجەکەیەتی چۆن ڕێکخرا ژەمەکانی بە چ شێوازێ خوا تەزانی سپۆری خۆی بکە و بە هەمان شێوەی کەسی ئاسایی کە باسمان کرد شەوان پاشێوان و ئێواران چۆن ڕۆژ بشوێنە. بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لێرە دێنە کۆتایی بەرنامەی ئەمشەومان تا بەرنامەیەکی تر دێمە خزمەت ئێوەی ئازیز هەر شاد سەرکەوتبوون. سپاس دکتۆر گیان.